مەترسیەکانی کورد بۆ هەموارکردنەوەی دەستوری عێراق هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی لە سەرۆکایەتی هەرێم کۆ کردەوە لە کۆبنەوەکەیان جەختیان کردەوە لە هەموارکردنەوەی دەستوردا دەبێت سیستەمی فیدرالی عێراق و ماف و تایبەتمەندیەکانی هەرێمی کوردستان و قەوارە دەستوریەکەی پارێزراو بن. لە دوای کۆبنەوە سێقۆڵیەکەیان بە ئامادەبوونی سەرۆککۆماری عێراق هەر سێ سەرۆکایەتیەکە لەگەڵ کەسی یەکەمی لایەنە سیاسیەکانی هەرێم کۆبوونەوە. لەو کۆبنەوەشدا هەمویان یەک دەنگ بوون کە نابێت دەست بۆ ئەو بڕگە و مادانەی دەستور ببردرێت کە تایبەتە بە ماف و ئیمتیازاتەکانی هەرێمی کوردستان. سەرۆکی هەرێمی کوردستانی ڕای دەگەنێت کۆدەنجی لە کوردستان زامنی پاراستنی دەستکەوتەکانی هەرێمی کوردستانە و دەبێ هەر هەنگاوێک بۆ هەموارکردنەوەی دەستور بە کۆدەنجی بێت. ئێستا کە داواکاری هەموارکردنەوەی دەستور دەکرێتن پێمان وایە ئەگەر پێویست بە هەموارکردنەوە بێت دەبێت لە گەش و هەوایەکی ئارامدا ئەوە بکرێتن و ئەگەر هەر هەنگاوێک بۆ هەموارکردنەوەی دەستور بۆ مەسلحەتی داواکاریەکانی هاوڵاتیانی عێراق بە شێوەیەکی گشتی بێ هەرێمی کوردستان بە تاکید پشتگیری دەکات. یەکڕێزی و یەکهەڵوێستی کارکردن بۆ پاراستنی دەستکەوت و بەرژەوەندیەکانی هەرێم تەوەرێکی تری کۆبنەوەکە بوو. هەموو لایەنەکان لەسەر ئەو پرسە کۆدەنگ بوون. هەموو بەشداربووان هاودەنگ بوون لەسەر ئەوەی کە پشتگیری ڕەوای ئەو داواکاریانە بکەن کە ڕەوان و خۆپیشاندەرانی ئێستای عێراق داوای دەکەن لە مەسەلەی پێشکەشکردنی خەدەمات، مەسەلەی شەفافیەت، مەسەلەی خەدەماتی زیاتر بۆ هەموو شوێنەکانی عێراق. ئێمە لە هەرێمی کوردستانەوە پشتگیری تەواوی ئەم داواکاریانە دەکەین. هەوڵەکانی هەندێک لایەنی سیاسی لە بەغدا بۆ هەموارکردنەوەی دەستوری عێراق و کەمکردنەوەی مافەکانی هەرێم لە دەستور هی ئێستا نییە، بەڵکو چەندین ساڵە ئەو لایەنانە لە دەرفەتێک دەگەڕێن بۆ ئەوەی ئەو ئامانجەیان بهێن نەدی. ئێستا ئەو هەڵەیان بۆ ڕەخساوە بۆیە ئەگەر سەرکرداتی سیاسی کورد بێک دەنگ شکست بەو پلانە نهێنێت ڕەنگە ئامانجەکەی ئەو لایەنانە بێتە دی کوردیش بۆ هەمیشە پەنجەی پەشیمانی بگەزێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.